لە سەروبەندی تێپەڕانی یاسای بودجەدا لە پەرلەمانی عێراق جەخت لەسەر پێویستی زامنکردنی پشکی مادەی 140 لە بودجەدا دەکرێتەوە. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دەڵێت پێویستە جگە لە زامنکردنی پشکی مادەی 140 لە بودجەدا لێژنە حکومی و پەرلەمانێکی مادەی 140ش لە هەرێم و بەغدا کارا بکرێن. دەبوو زۆر دەمێ پێش ئێستا مادەی 140 جێبەجێ بکرایەوە هەموو هەنگاوەکانی تەواو بووبووایە. ئێمە هەموو لایەنەکان حکومەتی عێراقی فیدرال حکومەتی هەرێمی کوردستان بە کەمتر خەمەزانی لە جێبەجێکردنی مادەی 140 لەبەرەوەی لیژنەی پەرلەمانیانەیە لیژنەی حکومیانێ بە ناوی لیژنەی مادەی 140ەوە بەڵام بەداخەوە لیژنەکان کارەکانیان زۆر سست بووە وەکو پێویست نەبووە. بۆیە ئێستا لە سەروبەندی داڕشتنەوەی بودجە یا لە سەروبەندی پەسەندکردنی بودجەی عێراقدا ئێمە داواکارین جددیتر کار بکەن بۆ دابینکردنی میزانیەیەکی باش یاخود بودجەیەکی پێویست بە مادەی 140. بەڕای چاودێرانی سیاسی و شارەزایانی بوارەکەش هەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە پێداگری زیاتر لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بکات. حکوومەتی عێراق خۆی حەز بەوە ناکە کە ئەم ناوچانە بگەڕێتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و ببێتەوە کەرکووک بە تایبەتی ببێتەوە بەشێک لە هەرێمی کوردستان. ئەمەی پێ ناخۆشە ڕێگەش عەرقەلە و ڕێگریش دروستەکە، بەڵام ئایا کورد چەندێک هاتوتە جواب لەسەر ئەو ڕێگریانە ئەوە گرنگە. ئەوان هەوڵی ئەویان داوە ئەوان بە شێوازێک وەرێگرن کە با بڵێن بە گاڵتەجاری ئەم مۆزوعیان وەرگرتووە. هەچەند مادەیەکی دەستوریە ئەگەر بۆیان بکرێ بەیانی ئەو مادەیە لا ئەبەن و هەموارێکەکەنەوە بە شتێکی تر تەعویزێکەنەوە بە خراپتر تەعویزێکەنەوە، بەڵام لەبەرەوەی مادەیەکی دەستوریە ناتوانن بیفەوتێنن، ناتوان لەبەرەوەی محکەمەی ئیتیحادی بڕیاری داوە مادەی 140 مادەیەکی دەستوریە و موازنەی 21دا ئەبێ لایەنی کوردی پێداگریکەلەوە کە بودجەیەشی بۆ دابنێ هەریش نەبێ بۆی زیندوکردنەوەی ئەو مادەیە بێ. ئەمە یەک دوو لە دینەکانی ئایندەدا داهاتوودا خولەکانی داهاتوودا حەقوایە کورد یەشێ لە بڕگە سەرێکیەکانی یاخود ئەرکە سەرێکیەکانی ئەوەیە تەفعیلکردنی ئەم مادەیە بێ بە شێوەیە بەو شێوەیە بێ یاخود بە شێوەیەشی تر بێت کە کارای بکاتەوە ئیشی لەسەر بکات. بێگومانە بێ هەرێمی کوردستان یاخود قیادی کوردی سەرکردایەتی کوردی هێشە لە ئەرکە سەرێکیەکانی بەرنامەی خۆی لەگەڵ بەغادا چارەسەرکردنی کێشەی کەرکووک. دابینکردنی پشکی مادەی 140 یاسای تایبەت بە بودجەی عێراق بۆ ساڵی 2021 جگەلەوەی زیندوێتی ئەو مادە دەستوریە دەردەخات لە هەمان کاتدا هەنگاوەکانی پەیوەست بە خۆناغی یاساییکردنەوە لە ناوچە جێناکۆکان بۆ پێشەوە دەبات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.